دەستەی کاتژێڕیانی هەولێر لەگەڵ دوو یاریزانی دیکە گەیشتە ڕێکەوتن بۆ ئەوەی گرێبەستیان لەگەڵ بکات بۆ خولی نایابی عێراق. کریستۆفەر مندۆگای کامیرۆنی بووە دووەم یاریزانی پیشەکە گرێبەستی لەگەڵ یانەی هەولێر واژوو کرد بۆ ئەوەی ئەم وەرزە درێسی یانەی هەولێر پۆشێت لە خولی نایابی عێراق. کریستۆفەری 27 ساڵان لە هێڵی ناوەڕاست و هێرشبەر یاری دەکا و پێشتر یاری بۆ یانەکانی ئیسماعیلی میسری و تائی سعودی و چەند یانێکی خولی جەزائیری تونسی کردووە. گرێبەستی دووەمیشی لەگەڵ عیزەدین عەبدوڕەزاق بوو کە لە باڵی ڕازیاری دەکا و لە یانەی لیماسۆلی قوبروسی بووە و یاریزانی هەڵبژاردەی ئۆلۆمپی عێراقیشە. یانەی هەولێر تا ئێستا 6 گرێبەستی هێنانی یاریزانانی کردووە و گرێبەستی 12 یاریزانیشی نەکرێتەوە لە چەند ڕۆژی داهاتووش بە ئەنجامدانی چەند گرێبەستێک تێکاتی تیڤەکە تەواو دەکا و دەست بە ئامادەکاریەکان دەکەن بۆ خولی نایابی عێراق.